لە خێوەتە دڕاوەکەیدا لە ناوچەی ساحە لە ناوەندی شاری غەزە نور هیچ سەوزەیەک شک نابات کە لەگەڵ سیستەمی خۆراکی ماجددا بگونجێت. نەقومێک ئاوی پاکیش کە تینوێتی جەستە ماندووەکەی بشکێنێت. بە حەسرەتەوە دەڵێت کوڕەکەم زیاتر لەوەی ڕاهات پێ دیاری بکات ڕاهاتۆ دەرزی بەکاربهێنێت. ئەوە میشە لە ناو خێوەتەکەیدا زیندانی کراوە. بار و دۆخمان هێندە سەختە، ئەوەی قورسی نەخۆشیەکەشمان زیاتر دەکات ناچاربوونی بەکارهێنانی دەرزی ئەنسۆلینی بێکاریگەرە بەهۆی گەمارە و نەمانی پێداویستیە پزیشکیەکانەوە. دەژڵێت لە خێزانەکەماندا کەس نییە بژێویمان بۆ دابین بکات تا خواردنێکی بۆ بکڕێت و برسێتیەکەی پێ بشکێنێت. تەنانەت ئامێری پێوانەی شەکرەشمان نیەت. من و کوڕەکەم لەو پەڕی مەینەتیداین. بەکارهێنانی ئەنسۆلینی بەسەرچوو ڕەنگە کۆتایی بە ژیانی کوڕەکەم بهێنێت. بەپێی راپۆرتێکی وەزارەتی تەندروستی فەڵەستینیش لە غەزە کە لە مانگی ئاداری ڕابردوودا بڵاوکراوەتەوە، ئەمڕۆ لە نێوان 7 بۆ 8 هەزار نەخۆشی شەکرە لە کەرتی غەزە ڕووبەڕووی مەترسیەکی ڕاستەقینە دەبنەوە بەهۆی کەمیەکی زۆر و نزیکەی تەواوەتی مادەی ئەنسۆلینی گرنگ و شریتی پشکنینی شەکرە و داڕمانی چاودێری پزیشکی و بەدخۆراکیەک کە ڕێخستنی ئاسیەم نەخۆشیە دەکاتە ئەرکێکی نزیک لە مەحاڵ. لە راپۆرتەکانی پێشوشدا هەردوو ڕێکخراوی تەندروستی جیهانی و هیومان ڕایتس وۆچی مافی مرۆڤ جەختیان لەوە کردوتەوە کە نەبوونی چارەسەر نەخۆشەکان ڕووبەڕووی لێکەوتەی کوشندەی وەکو کۆما بێهۆشی دەکاتەوە و کەمی ئەنسۆلین هەڕەشێکی ڕاستەقینەیە بۆ سەر ژیانیان. لە چاوپێکەوتنێکیشدا ڕاوێژکاری غودە و شەکرە دکتۆر عەدلی غوتی ئاشکرای کردووە ئامارە ترسناکان ئاماژە بابوونی نزیکەی 2500 منداڵ لە کەرتی غەزە دەکەن کە توشبووی شەکرەی جۆری یەکەمن و ئەمانە ڕووبەڕووی ئاڵنگاری گەورە دەبنەوە کە لە سنووری نەخۆشیەکە تێدەپەڕێت. ئەم پزیشکە فەڵەستینیە هۆشداری دەدات کە پشتبەستن بە ئەنسۆلین بەبێ بوونی خۆراکی تەندروست جەستە بچکۆلەکان دەگۆڕێت بۆ گۆڕەپانی لێکەوتە مەترسیدارەکان بە جۆرێک بورانەوەی تند و مردنی لە ناکە و دەبنە مەترسیەک کە بەسە بۆ هەر منداڵێک کە ژەمە خواردنێک شک نابات تا ئەنسۆلین لە ڕیخۆڵە خاڵیەکانیدا بپارێزێت. وتیشی کاتێک ئەنسۆلین لە مێژووی بەسەرچوونی تێدەپەڕێت یان ساردی پێویستی لەدەست دەدات تەنها نابێتە مادەیەکی ژەهراوی بەڵکو کاریگەریە بایۆلۆژیەکەی لەدەست دەدات. ئەمەش وا دەکات ژانی دەرزیە دووبارە بووەکان کە منداڵەکانمان بەرگەی دەگرن تەنها ئازارێکی بێسوود بێت.